بەڵێ سەددامە لە کۆڵکە و بەڵام لە سەددام خراپتر هاتە مەیدان. 11 ساڵ بەسەر کۆچی دوایی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ناسراو بە کۆتری ئاشتی لە کوردستان تێدەپەڕێت کە بە کۆچەکەی بۆشایی گەورە لە مەیدانی سیاسی و شەرعی و ئیسلامیدا دروست بوو. مامۆستا محەممەد شێخ نەجیب بەرزنجی ساڵی 1945 لە گوندی سەرگەتی هەورامان لەدایک بووە. لە 6 ساڵیەوە چووەتە بەر خوێندنی حوجرە و بۆ وەرگرتنی زانستە شەرعیەکان بەشێکی زۆر لە ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاوە. مامۆستا شێخ محەممەد لە ساڵی 1965 مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە و لە ساڵی 1970دا لە زانکۆی بەغداد بە کالۆریۆسی لە زمان و ئەدەبی عەرەبیدا بەدەست هێناوە. تا کاتی کۆچی دواییشی لەوانەوتنەوە و خزمەتی زانستە شەرعیەکاندا نەبراوە و دەیان مامۆستا لەسەر دەستی ئەو مۆڵەتیان وەرگرتووە. لە ساڵی 1970دا دەستی بەکاری سیاسی ئیسلامی کرد و لەگەڵ چەند زانا و کەسایەتێکی دیکەدا ڕێکخستنێکی سیاسی بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دامەزراند. لە ساڵی 1983دا ڕژێمی بەعس بڕیاری دەستگیرکردنی دەدات و بەو هۆیەشەوە ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان و وڵاتی ئێران دەبێت. دواتر لە ساڵی 1984دا بزوتنەوەکەیان ئاشکرا دەکەن و خودی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی دەبێتە یەکەم ڕابەری یەکەم حیزبی ئیسلامی کوردی کە دواتر ناوی بۆ بزوتنەوەی ئیسلامی گۆڕا و پاشانیش کۆمەڵی دادگەری کوردستان بووە میراتگری سەرەکی ئەو ڕابوونە. لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا مامۆستا شێخ محەممەد وە گوتاربێژێکی ئازا و بوێر لە ناوچەی شارە زوورەوە ناوی دەرکرد. تاوای لێهات بەردەوام دەستگا هەواڵگریەکانی بەعس چاودێریان دەکرد و چەند جارێکیش بۆ ناوەڕاست و باشووری عێراق دووریان خستوەتەوە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی و دواتر بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بوو. لە ساڵی 2001شەوە تا کاتی کۆچی دوایی پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو و ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە کاروانی کار و پرۆژەی ئیسلامیدا. مامۆستای بەرزنجی کەسایەتێکی دیار و کاریگەری ئیسلامی و سیاسی و کۆمەڵایەتی بوو لە هەرێمی کوردستان و عێراق. پەیوەندیەکانیشی لەگەڵ کەسایەتی و زانایانی جیهانی ئیسلامی سنوورەکانی تێپەڕاندبوو. لە زۆرینەی سوڵح و ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتیەکاندا جێپەنجەی دیار بوو. هەر بۆیە هەمووان بە دۆست و کەسی خۆیانیان دەزانی و بە سیمبول و کۆتری ئاشتی و پێکەوە ژیان ناسراو بوو. شێخ محەممەد بەرزنجی دوای تەمەنێکی پڕخێر و خزمەت بۆ دین و ژینی گەل و نیشتیمانەکەی لە ڕۆژی هەینی 11 حوزەیرانی ساڵی 2014 لە سلێمانی لە تەمەنی 69 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی شکۆدار و شایستەدا تەرمەکەی گێنرایەوە بۆ هەورامان و لە زێدی خۆی بە خاک سپێردرا.